نازانم تێدەبوو سەبیرکەینەوە ها ئەزال ئەزال کورە عەلی ئەزەر شێت بووە دۆزیمەوە یعنی کەنعان بیرکان لە ڕاستیدا من دۆزیمەوە دەی ئەوە بابەتەکە نییە ئەزەر پێلێناوە دەچێ بەرەو ئەمنترین و نهێنیترین شوێنی ئەو پیاوە هەموو نهێنیەکانی ئەو لەوێن بە تەنیا خۆی لەوێنە یعنی سێچوارێکی وەکو ئەویش لەوێن بەرەو تووڕەکردنی ئەوان دەچین زۆر خێرا دەڕۆین کورە ئازاد بۆ تۆ شێر نەبووی بۆ خۆت با دەزانێت دووبارە بەرەو بەهێزترین پیاو دەڕۆی کێوە دەچین بەپێ خۆمان دەچینە دۆزەخ من هەناسەم تەواو شتێک بڵێ کاکە عەلی لە من نا گوێ لە تۆ دەگرێ باوکە مەڕۆ خۆت بە کوش دەدەی ئەزال دەتەوێت بپەڕیەوە ژوورێ ئەو پیاوە کۆتاییت پێدێنێ ئاخر بۆ بۆچی براکەم بۆ هەر نا بەڕاستی پێمان بڵێ بۆ دەچی ئەیشان لەوەیە ئەگەر ئەیشان ئەو کوڕی نەفەوتان بە من مەڵێن عەلی ئەو کوڕە بە کوش دەدا خەریکە دەبورێمەوە لەگەڵ ئەو گۆرانیە باشە مادەمەرە بێکەوە بێڵێ نا ئەوەندە متمانم بە دەنگی خۆم نییە ناگیانە باسی دەنگ ناکەم بۆ مناڵە هەڵەپاسی نەکردووە ئەوەی دوێکمێنی ساڵ مادەم وایە گەڕ لەسەری بێ گۆرانی یەکەم یالبوومی داهاتوو بەنا ئەشم دەبێ نابانای ئەلبومەکە ئەیشان بێت من پێش ئەوەی ناوەکەی خۆم بگۆڕم پێویستیم بە ڕخسەت دانی پێدابنێ بەبێ کەسی خۆشی لێ وەرناگری هەموو شتانی لەو بەری هێڵەکەیە هەموو ئەو شتانە هەرچەند جوانیش بن خۆشی و ڕابواردنەکانتان هەموو ئەو شتانەی کە حەستان لێی کردووە بە تەنیایی چێژی لێ وەرناگری دانی پێدابنێ هەموو شتێک لە جێ خۆیەتی هەموو شتێکم کرد خۆشی جەماعە لە جێ جەماعە چونێتە جێوی خۆیانەوە بەڕاستی وا دەڵێ کاکە کوڕە بەسەوە چەندەمی جارە ئێمە گوڵەکە دەنێری کسە لەندە بۆ کەسێکی تر نەکە ئەوە چی ڕوو دەدا لەوێ کاکە کوڕە خۆتۆ لە ئازدە و پارەیدانی تۆچی کوا نەرمین وەرە خوارە با نەرمین بێ یەک دونیا پارەم بۆ گوڵانداوە هێزەوە دەبێت زەردەخەرە بۆ ئەم بکەی تێگەشتی دەبێت لەنجە بۆ ئەم بکەی تێگەشتی تۆ لە چ کنارە کاتووی دابەزە لە سەشانەوە یەک وشێتە لە دەمە دێتە دەرەوە سەر و چاوت کرد نەکەم وەرە هێشتا زۆر گەنجی پێشکەمێک تۆزێک دەلەرزی ڕاستە کەمێ دڵم کەوتە لەرزە بەڵامی ناوێ دڵ لەرزیم خەلاوە بەڵام باش خۆت گرتەوە بەم زوانە دەبێ هونەرمەندێکی گەورە زوو خۆت ئامادەکە خۆت ئامادەکە
زۆر سپاس. خۆ من هیچم نەکردووە. هەمووی بۆ خۆت کردت. تۆ سەرکەوتی. تۆ نەبووە سەر نەدەکەوتم. گەر ئەو پیاوەت فێرەن دابێ دەرەوە هەموو شتێک تێک دەچوو. سپاست دەکەم. ئەفەندێک لە دەرۆ چاوەڕێتە میوانی تۆیە. هەموو میوانەکانم lێرن. کێیە؟ ئەجەل بەیرەکتار. Ve sağ çıkabilmek senin fikrimlerinden. بێتەلەکەی پێ بدەن. من زۆر لەو دیمەنانە بێزار بوومە. ئەزەل تو هێشتا بێزار نەبوویت؟ پیرۆزبایی لێ دەکەم. شوێنەکەمت دۆزیەوە. بۆچی نایدە ژوورەوە؟ ناتوانی بێتە ژوورەوە. چونکە ئێوە لە خوارەوەن. چونکە ئێوە لە دەرەوەن. دیوارێکی ئاوها لە نێوانماندا هەیە. گەر بشتانەوێ ناتوانن بێنە ژوورێ. گەروانیە فەرم و هەنگاوێک باوێنە ناو دنیای من. مەترسن وەرنە ژوورێ. نایەتە ژوورێ. چونکە ناوێری. ئەیشان لەوەیە. هەرە دەبوو ئەستا ئۆتۆمبیلەکە بۆ شوێنەی ئۆتۆمبیلەکە بۆ شوێنە. گەیشتینە شوێنی وەستانی تۆ. شتێک کات عەقلیان بێڵێ. من دەڕۆم کاکە عەلی. ئەوە چ حاڵێکی هەیە با بیبینێ. ها باش. کەسێکم لەلایە پێویست بە ناوەکەی ناکەم. حاکمی ئەو بابەتەیە. هەندێک زانیاریم لێوەرگرتووە. پێتان دەدەم. باو مناڵە بڵێ بچێتە ئەوێ. پێی بڵێ خاڵۆ بە منداڵی باچێتە ئەوێ. باو مناڵە بڵێ کەنعان پیلانی هەموو شتێکی داناوە. هەموو شتێکی 4 بە 4 کردووە. پێی دەبیگرێ خاڵۆ بۆ خۆت پێی بڵێ. پێی بڵێ. پێی بڵێ باپەلە نەکە. ڕێگایەک هەیە. ئەوە دەڵێ ڕێگایەک هەیە. ڕێگایەکی هەیە. چونکە لای ئەو جۆرە پیاوانە ڕاستی مەسەلەکە نەچوونە ژوورەوەی تۆدا نییە. ڕاستی مەسەلەکە لە نەهاتنە دەرەوەی ئەواندایە. ڕاستی مەسەلەکە چییە؟ نەهاتنە دەرەوەی ئەوانە. بیستێت خوارزە. مەسەلە لەسەرەوە بوون نییە. چونکە تۆ لەو کەسانەی کە لەسەرەوە
بەڵام بەو ڕادەیە سەربەست کە بری لێ دەکەیتەوە. ڕاستە لە نێوانماندا دیوارێک هەیە چونکە تۆ لە ژوورەوە دەرگات لەسەر خۆت کلیلداوە. ئەرێ ژوورەوە زۆر تاریک نییە کەنعان. تۆ خۆ لە ژوورەوە ناوە چونکە ئێمە زۆری تۆ کەمی. نابێ لێرە نابێ ئەویش خۆی ئەمە باش دەزانێت کە لێرە نابێ. تۆ لەم کۆریتە بچووکەت بەهێز بەڵام لە دەوروبەرت لە هەموو شوێنێک ئێمە بەهێزی. وا بزانم کەسێک بانجی پۆلیسی کردووە. میوانەکان بەڕێکە. لە نێوانماندا دیوارێک هەیە کەنعان لێ تێپەڕبوونی مەحاڵە بەڵام من لە هاتە ژوورەوە ناترسم. دانی پێدا بکەی تۆ لە هاتەن دەرەوە دەترسی. باشترین خیانەتی کرد. بۆ چاوەڕانی چیت دەکردەوە؟ ئەو پیاوە چی نرخی زۆرتری لە سەردانی خۆی بۆ دەفرۆشێت. پێم وتی نیشان دەدەم 2 دقەی نەبر یەکسەر پێوتم تۆ ئەمەری. ناڕەسەند ئیتر ئەمە ڕەفتارە ڕاستەکەیەتی خیانەت دووبارە خیانەت سزاکەی مردنە. لای بنکەی پۆلیسە کاوەلبووەکە لەبەر دەم ئۆتۆپار چەنگیز ئاتای لە کۆتاییدا لە زیاتی ئەیشان دامرێە. دەستکەوتی دووهەم بینە سەر خاڵی کورتەیە. ئایشان ئەسڵی مەبەستی تۆڵەکەی تۆ لەو نەبووە. ئەو شتێک کە تۆ لە بنچینە داویستوتە ئەوە نەبووە کە پێڕابگەێنی. بەڵام نیگەران مەبە من لە زیادی تۆ پێی دەڵێم ئێمڕۆ سەعات 2 تەواو پێشەوەی ئەیشان هەوڵدا من کوژێ بە ناوی عومەر بە سەیرکردنی ناوچاوەکانی پێی دەڵام کە تۆ چیت. با بزانم چی دەبێت. چیت دەوێت؟ سیرکردن. سیر دەکەم بزانم چی دەکەن. تەنیا دەتوانی 1 ساڵ بژێری. با بزانین چی هەڵدەبژێری. چی ڕزگار دەکەی. تۆ ئاگات لێیە چاکەیەکی چەند گەورەت لەگەڵ دەکەم. ئەو شتانە دەکەم کە تۆ نەتکردم. ئاوەها تۆ دەرسێکت پێداوم بە ناوی تۆڵە لەکوێ دەست پێ دەکەم. وەرە لە تەنیشتم دانیشم. با لێرە تەواو بێ. تۆڵەی هەردوو کشمە. تۆبیخ
ئەیشان ئەیشان وارنا بەرامبەرم کوڕا کوڕا لەگەڵ ئێوەمە وارنا بەرامبەرم ئەوە چی ڕوو دەدا کوڕا ئەوە چییە تۆ چێ کچێ دەتەوێت چی بکەی ها ئەوە چی دەکەی نابوەستە بۆستە وانەکەی وانەکەی پێدەڵێم وانەکەی 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 پێدەڵێم وانەکەی نەکەی وەستە نەکەی وەستە نەکەی أزهر لا لا بوسي 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 کاتێک کە نامبەک پرسیاری کرد دەڵام بدەیەوە کاک جەنگیز کە نەعەمبەک هاتە لای تۆ پرسیارش لێ کردی پێی وتی ئەزەل چێیە تۆ چ وەڵامێکت دایەوە هیچ شتێک بۆ خوشکەکەم بۆستە یەک دەقە بەس یەک دەقە چاوەڕێکە بۆستە بۆ خۆی شتێک ناگۆڕێ تۆ دوای کەمێکی تر سندانت دەگاتێ چی بکەم؟ ئەی گرنت فەبدا؟ بتەقەنە ئەوە دەزانین جەنگیز ناتوانانی بیڵێ
زۆر لە خۆت مەکە ئێمە خۆمان دەزانین عومەر چێیە لەکوێ گاڵتە جارێک لەو مەسلەیەدا کاک جەنگیز مادە مەزەل عومەرە کە خۆت ئاشکرات کرد یانی دووبارە خیانەت لە عومەر کردووە نەخێر نام کردووە گاڵتە جارێک ئەوەیە کاک جەنگیز لەبەرەوەی تۆ خیانت لەو کرد ئەویش نایە تۆ ڕزگار بکە چۆنە کەنەعام بەک پیاوێکی عاقڵە ئۆ من پێویستە بڕۆم سەعات بۆ 2 عومەر عومەر Cengiz! Cengiz! Meydan! Cengiz! 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 من نبكي من خيانة منك وناكردوا من موافات نمود لي ابوي شان بقى من داخل عمر فمن ملي عمر من برامبر بوفا مامو ليه ابوي شان بقى داخل عمر توم نفلوشت امزارة توم نفلوشت عمر رقد بمردن مندا تو شدي دي سامنة رزقار كرت تو چند بنجي عمر جنگيز رزقار كرت نابيني كرم كهن لي اول الشيد به تو عمري ايمي عمر رقد نزام ببرم وازاني خيانت لي دكم بلام دي سناتي ورزقارت كرت موا عمر ليم خوش كاكا نتخوا عمر نتخوا ليم خوش با چی دەکە؟ وەڵا هەر شتێک کە پێویست نەبی کا دەیکا بۆ خۆ تێدەکا و دەخواتەوە. تۆش ڕێگەی دەدەی؟ بە دوای بەفردا دەگەڕێم لە مەتبەخ نییە. ئەرێ تۆ زۆرە پیاوێکی؟ بە گەرمی بیخواتەوە؟ بۆچی خواردنەوەی پێ دەدەی؟ بۆچی هانی دەدەی؟ ئەرێ بۆ هاوار دەکەی؟ کوێری؟ بۆچی خۆت لە جێلی دەدەی؟ بۆچی شتێک ناڵی دەترسی؟ زۆرە تۆ حاڵی باوکم نبینی؟ بۆچی شتێک ناکەی؟ ئازاد دەیبینم گیانەکەم باشیش دەیبینم جێلیش نیم ئەوەش دەبینم کە دەستەکانی باوکت دەلەرزن دەزانم تۆش ناتوانێ هیچ بکەی ئەوەش دەبینم وەرە بیگرە ئەوەش دەبینم دەیبینین من دەبەنگ نیم بەڵام ئەوە کاری من نییە خەمی من نییە ئەوە خەمی تۆیە خۆ من نازانم ببمە ڕۆڵەی باوکم لێ نازانم پێویستە چی بکەم نازانم پێویستە چی بڵێم تا ئێستاش باش دەڕۆی لەسەری بەردەوام بە
هەمیشەیە دەستەکانم بەڕۆنە جارجار بە تۆش بخێنە ژێر ئۆتۆمبیلە ها نا من باس حەز دەکەم لێی خوڕم مەبەستم ئەوەیە کار بکەی باکەمێ دەستەکانت پیس دیار بێ کام شتێک تەوا بوو چی دەکەیت جەنگیز کە هەموو شتێک تەواو بوو دەزانی چی دەکەم ئەزەل کە هەموو شتێک تەواو بوو دەگەڕێیتەوە سەر قومار نا دەگەڕێمەوە لای خێزانە دواتریش جان کوڕەکەم دەهێنمەوە گوی یەکسەر ئێرە جێ دێڵم دەم خۆش جەنگیز دەمێک و بیرم لێ کردبەوە دەبێت کەی ڕوراستەکەی خۆتم پیشام دەی خۆت لە جێلی مەدا وات پیشاندا متمانم پێ دەکەی ئێستا چی بوو لە ناکاو چاوت کرایەوە بۆ پیاماوە لە دنیا تۆ بناسێ متمانەت پێ بکە کەنعان لەوانەیە ئەوەندە پیاوێکی عەقلی چۆن تێناگەی کوڕم من دەمەوێت کەنعان بڕوخێنم دەمەوێت دووبارە بیتەوە عومەر دەمەوێت بە ڕێگایەک سەرت بەرزکەمەوە تا لێم خۆش بی ئەومار بێیان ئازار بێ وا دەکەم بڵێ لێت خۆش بووم ئەسڵەن دەمەوێت هەموو شتێک لە لای من بێ هەتیوی دەبەم تۆ یەکەم کەسی خێزانەکەمی خراپم بەهێزیشم من جەنگیزم تۆ شەر عومەری وەک جاران من جەنگیز تۆش عومەر تا مردن جەنگیز عومەر هەروها ئەیشان ئێوایە کە هەموو شتێک تەواو بوو ئەو عەلیەی پەشیمانە زوڵم لێکراوە دووبارە خلیسک دەگرێت تەنها ئەو سێمان لەسەر پێدەمێنینەوە بەڕای تۆ کە هەموو شتێک تەواو بوو ئەیشانم لە بەرامبەر خۆم دیت چی دەکەم چی دەکەی کوڕە ئەزال چارنووسی ئێمە دیارە ئێمە بۆ کردنی یەک یاری نەهاتوونێتە دنیاوە دووبارە 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 هەموو شتێ دەکەیتەوە ئەوەی پێویست بکە هەروەها مەسەلەی جانیش لە گۆڕەیە بێگومان ئەو بەشی تۆشی تێدایە بە تەواوی بێڵە جەنگیز ئەو شتێک کاتی خۆی لێم کردی کاتێ هەموو شتێک تەواو بوو ئەگەر پێویست کە پێویستیش دەکا بێت چاو دوخاندن دووبارە دەیکەمەوە بە تەواوی بێڵە چی دەکەی ئەو گۆڕە هەیە کە هەموو شتێک تەواو بوو بۆ بردننی ئەیشان و جان ئەو جارە بە دەستەکانی خۆم ئەزەن دەخەمە ناو گۆڕەکەی عومەرەوە جوانە زۆر جوانە چونکە کە هەموو شتێک تەوا بوو جەنگیزی برام ئەگەر پێویست بکە بەڵێ پێویستیش دەکا بۆ گەڕاندنەوەی خێزانەکەم ئەو جارە من بێ چاون و قاندن هەروەها بە تام و چێژەوە براکەم ئەمە چییە؟ دووبارە نووسراوە پێ دەدەی؟ لەبەر دەرگا دۆزیمەوە ئەیشان داوام لێ دەکا ئەوراقی تەلاقدانی بۆ ئامادە بکەم تەلاقم دەدا بەڵێ هیچت دەستکەوت؟ هێشتا لێرەم وەرە تۆ متمانەت بە کەسێک نەبێ و لای خۆشت بەندیکەی لەبەر ئەوەیە لێرەی جەنگیز لەبەر ئەوەی پیسی ویست متمانەم پێت نییە بۆیە لێرەی ئەو پیسایەتی و ویست و ئیرەیی تۆ دڵنیام کە ئەم شتانە دەتوان کەنعان بیرکان بە عەرز دادەن بۆیە لێرەی جەنگیز چوار ساڵە پاسوانەکە لەوەیە 4 ساڵە هەمان ستاف یاری دەکەن ناوناوە کەنعان دەچێت دوو مانگ لەمە و بەریەکێ لە یاریزانەکان لەگەڵ کەنعان کەوتوتە لە مەخاڵەیەوە وتوێتی ئەمە ناحەقیە ئەمە ناحەقیە و ڕۆیشتووە لەم پیاوم کۆڵیەوە کەی پێشکەمێک لە قاوەخانەیەکی ئینتەرنێتی گەڕەکەکەمان بوراک بوڵۆک
دوو مانگ لەمەوبەر بەشداری تەندەرێکی کانزایی کردووە بردوێتیەوە دواتر دەستی کێشاوەتەوە ئەوەی لە جێ ئەو بردوێتەوە کارگەی کانزای برکان یەکێکە لەو دێوە زمانەی ڕقی لە کەنعان دەبێتەوە بۆ کارەکەمان دەست دەدا بەیانی تێدەگەین ئەگەر کەسیش دانی پێدانەنێ هەر کەسە و لە لێوارەکی هەڵەکەدایە هەر کەسە و لە لایەکی تەلەکەدا دەوەستێ ئەگەر هیچ کەس نتوانێت بۆ ئەو بەرژ بپەڕێتەوە ئەوە هەر کەسە و چاوەڕێ دەکات تا ئەوانی ئەو بەربانجی دەکەن بیرە پێش خەوتن غازە دروست دەکات بەڵام تا شتێک بە شتێک دەبێ بابی خۆینەوە ئەرە دەدەستەکانت بشۆ بۆ خاتری خوا من هیچ شتێک نبینم کاکە ئەی تۆ نەهاتوە کاکە دەتوانم ئۆتۆمبیلەکە لێ بەکارهێنانی چی بابە بڕۆ لای پیاسەیەک وا بڕۆ لای چی هەیە ئەوان هاتن تەفۆ هاتن کێ هات ئەوان کێن ئەلۆ یادگاری ئێرە چییە؟ بۆ ساڵی دێنم ئێرە یەکەم شوێنی عاشق بوونتە نزیکە خۆ بەختێکی پەپەرۆش بوو زۆر خراپ عاشق بووم بەڵام لێرە یەکەم جار نییە لێرە دوازار عاشق بووم خۆشەویستەکە چی بەسەر هات؟ دەزانی بۆچی من لەگەڵ ڕامیز بووم دەزانی بۆ جێم نێش ئەگەر چی وەحشی بوو پیاوێکی قاتڵ و ترسناک بوو لەوانێ لەبەر ئەمە بێ ئەوەش هەیە بەڵام دوایەوەی هاتە ناو مێشکم و عەقڵم بۆچی منی شەماشتم کرد بۆچی منیش بوومە قاتڵ بوویە قاتیل؟ بۆچی؟ لەبەر کۆنترین هۆی دنیا تا کسی ڕامیسی خۆشەویستبوونی بکەوێتە بەردڵ ڕامێش ئامادەی کاکە ببوورە دواکەوتە نا باش بوو
دەڵێی داناوە بەخێر هاتی بۆ نێوانمان کاک مەمەد. چۆن دەست بە هەواڵەکە دەکەی؟ یەک بە دوای یەک یاخود لە سەرتاوە کەمێ باسی بکەم؟ بێگومان لە پێ چەند ساڵێکەوە دەست پێ دەکەم لەو ڕۆژەوەی کە قارەمانەکەمان لەگەڵ کاکەم یەکتریان ناسی. باشە قوماری دەکرد و دەیدۆڕان بە دوایەوەن لە پیاوە خراپەکەەوە جوانە پێم خۆشە. لەپڕ لە پیاوێک دەدا پیاوەکە تازە هاتۆتە ناو مەیدان پڕە بەڵام ئەوەی ئێمە واز لێ نەهێنێ هەمیشە بە دوای ڕادەکا. ئیتر قارەمانەکەمان لە دوای ئەو گەنجە نابێتەوە بەیەکەوە باش لێدورنەوە دواتر وردە ئەو دوالە دەبنە ئیمپراتۆرێکی گەورە. بۆیە قارەمانەکەمان پێش ئەوەی ئاوا مهم بێتە مەیدان مافیایەکی گەوری ترسناک بۆ پێشتر دەجزێ و دەکوژێ. ئەمە چیە؟ ئەم چیرۆکە باشتر نییە؟ چیرۆکی وحشەکە بەس نییە؟ چیرۆکە ئەسڵەکە چیرۆکی کەنعان بیرکان نییە؟ تۆ هەڵەی تەمەنت کرد. خاڵۆ هەستایەوە سەر پێ؟ ئیتر کەس ناتوانێت دووبارە من بخاتەوە سەرەوە جێگایە. چی دەڵێ؟ تاوڵە بێنین و زارەکان باوین؟ ئەزە لە خوارەوە چاوەڕێ دەکا. با چاوەڕێ نەکە. با بڕوە. با بڕوات. تۆ لەگەڵ خەڵەو بمێنەوە پەیامەکەم پێگەیشت ئەوە خۆم شۆش کردو هاتین. دەی باشە من بۆچی بمێنمەوە؟ کە لە بەندیخانە بووین دەزانی چۆن دڵنەوەی خۆمان دەکردەوە لە ڕۆژنامەکان وێنەی جادە و کۆڵانەکانمان لێ دەکردەوە سیرمان دەکرد چی گۆڕاوە و چی زیاد بووە. خراپترین لایانی لە بەندیخانە بوون ئەوەیە لە هەموو گۆڕانکارەکاندا دەبڕێ و پوشی شۆک دەبی کە دەیتە دەرەوە. باسی جادە و کۆڵانەکان بکە بۆ خاڵ وەک هاوڕێی خۆت قسمەتی بکە. پرە تۆ پیاوە چەندە خۆش دەوێ؟ دەکرێ بێم؟ خاڵۆ لە باخچەکە کەمێ پیاسە بکەین. باشە دەی تا شۆرباکە تەواو نەکەی قسە ناکەین. ئەلی حەز دەکەی با ئێوارە یەکتی ببین باشە؟ باوکە دەبێ و شۆربایە بخۆیت. زۆر جوان دەرچووە. ئێمە دەردەچین عەلی. باوکە تا دێینەوە شۆربایە دەبێت تاوا کرد بێ. دواتر لەگەڵی ڕێکەوە باشە؟ ڕێک نەکەوتین بەڵام با ڕێککەوتی بچم. باشە کچم. بۆ خاتری من. ئازاد باسی کرد دەتەوێت دەربارەی کەنعان لەگەڵ ڕامیز قسە بکەی لەبەر ئەوەی خاڵۆ تەواو دەیناسێ بە هەر حاڵ گرنگ نییە. باش دەیناسێ ئەوانەی باش دەیناسن تەنها ڕامیز نییە.
دەتەوێت چی بزانی؟ هەموو شتێک دەمەوێت بزانم ئەو چۆن پیاوێکە. کەنان بەڕوخسار گەنجێکی سەرنجڕاکێش و بەزەوق و بەڵام چەند زیاتر بیناسی لە شتێکی تێدەگەی. چۆن بیڵێم لە زەوقە پیسەکانی کەنعان تێدەگەی. بە فێڵێکی بچووک هەر کاتە بیوێ دەتوانێت تۆش بکاتە هاوبەشی زەوقە پیسەکانی. پیاوە کاتی نانی بە دوو ئاوێنە یەڵە کەمێ سپۆرت بوو. ئێستا پەرپوتێ بەیەک ئاوێنە چۆن سپۆر دەبێت؟ تۆ ئاوا دەڵێ بەڵام شتێکیش هەیە. ئەو پیاوە پێشەوەی ژم بێنێ بە یەک ئاوێنە خۆی دەڕازاندەوە، بەڵام ئێستا بە دوو ئاوێنە ئینجا و پەرپوتێ لێ دەرچووە. فروت خۆش بێت سەیری من دەکاتن وەکو تۆ ئەوە پەرپوت نی بکە کەس قسان بۆ نەکات. ئەوە سەیری چی دەکەی بچکۆل؟ هیچ. خۆ جوانێکت نییەوە لە خەڵکی دەکات سەیرت بکەن لەبەر بێسەر و بەریە خەڵکی سەیرت دەکەن. کاکە ڕاکە خاتون نەرمی شتێکی بەسەراتوە. با پێت بڵێم دەزانم مەناقل لە پووری منداوە منیش زۆر گەڕاوم بە دوای پورت بەڵام نەمدۆزیەوە چی بکەم؟ سیونەوە نیو لەوانەیە تووشی گەشتێکە. ئێدا چ دەبێ؟ دەرمانی بۆ دەنووسن چاک دەبێتەوە دوای 3-4 ڕۆژ هەڵدەستێتەوە سەر پێ. 3-4 ڕۆژ؟ خراپ سەرمای بووە خواب بکە ئاواز و هەستێتەوە. کاکە بۆ تێکچووی؟ داوەتێکی تایبەتیم کردووە. حاکمەکانم داوەت کردووە. پێویستە جەوێکی خۆش دروستکەین. تاوەکو ئەو کارێک کە تێکەوتون زۆر نەخایەنێ. ئێمەش خۆشی دەکەین. هایچی ڕامیز بەیانی کە ئەوان دێن چێ دێتە سەر شانۆ. سەلما با سەلما بێینە سەر شانۆ کاک سەعید یانی ئەو بێنن. سعید ئەتەوێ بە قسەی مناڵێکی دەمڕوتی ئاوا کچەت چیمە لە شوێنی من دێنیتە سەر شانۆ سێرێکی من و ئەوکە تەنانەت بۆ حاڵشمەوە توانم زۆر باشتر گۆرانی بڵێم لە چاو ئەو کچەت چیوە. ڕاستە سەلما بێئەزموونە. هەموو خەڵکی خولیای دەنگی سەلمان کاک سەعید لە ڕۆژنامەیەکیشدا نووسراوە کە سەلما هونەرمەندی گەورەی داهاتووە. بەڵام هێشتا و مناڵە. کاک سەعید با کەس هەڵە تێنەگا خاتون نەرمینیش دەنگی خۆشە بێگومان بەڵام سەلما بچووک نییە گەنجە 10 ساڵ لە خاتون نەرمین گەنجترە واتە دەقات جۆش و خرۆشی زیاتر دەبێت لەسەر شانۆ. حاکمەکان مێشکیان بە کۆبوونەوە داواکاریەکان ماندوو بێتاقەتە حەزیان بە بینینی شتێکی زیندوو پرجۆشە مادام بە تایبەت داوەتکردوون پێکەوایە بە جەوێکی تایبەتیان بۆ دروستکەین شوێنێکی ئاوا گەنجانە و پرجۆش و خرۆش. ڕاست دەکە ڕێکخستن ئایدی تۆیە شتێ بکە بزانم با ئەو سەلماش تاقی بکەینەوە. من دەچم بە کچەتیمەکە دەڵێم بۆچی وەک مرۆڤی ئاسایی بە فڕۆکە نەڕۆیشتین؟ ئزعاجە هەموو شتێک بۆ تۆک لە عاپە وایە وانە؟ هیچ بربەستێک لێ بەردەمتان نییە؟ وانە گیانە ئیلا هەر دەبێ ببێ. چییە؟ نازانم هێشتا پێی نەگەیشتوم. ئەی لێی پەشیمان بوویتەوە؟ ئەو شتێک کە پێی دەڵێن ویجدان فێڵەکە لە خۆمانی دەکەین ئەیشان. ئێمە دەزانین چیمان دەوێت بەڵام کاتێ بەویستی خۆمان گەیشتن دڵمان گومان لە ویستە دەکا وامان لێ دەکات پەشیمان بینەوە. دەزانیم بەم هەوپارەیە چیم کڕی؟ سەربەستیم. ئەو یاریە ویستم ئەوم کڕی و بەهۆیەوە توانیم یاری بکەم. توانای مرۆڤ بوونم کڕی.
مرۆڤایەتی شتێکی ئاوایە؟ ترساوی؟ بە دۆش و خۆش بوویت مەراقت کردووە؟ کەنعان بەقەدەر تۆ پارەم نییە بەڵام ئەو سەربەستەی تۆ باسی دەکەی من لە تەمەنی 15 ساڵدا لە ژوورێکی پیسی ئوتێلدا بەدەستم هێنا منت ڕاستی کردووە منت ڕاکێشاوتە لای خۆت قەت ئاوە بیر لە من مەکەرەوە باسی ئەوە بۆ من مەکە چیت پێ دەکرێت ئەگەر دەتوانی پێشانی بدە کاپتان ڕۆتان دەیگۆڕین بەرەو ژمارە 4 بێ زەحمەت ژمارە 4 مانای چییە؟ هەروەها گەر بکرێ کە دابەزین ئەم کاغەزە بگەینتە دەستی جەنگیز خراپ نییە خاڵۆ هەستایەوە سەر پێ ئیتر کەس ناتوانێت دووبارە من بخاتەوە سەرەوە جێگایە چی دەڵێ تاوڵە بێنین وزارەکان باوین ئەزەل لە خوارەوە چاوەڕێ دەکا با چاوەڕێ نەکە با بڕوە با بڕوات تۆ لەگەڵ خەڵەو بمێنەوە پەیامەکەم پێگەیشت ئاوا خۆم شۆش کردو هاتین دەی باشە من بۆچی بمێنمەوە کە لە بەندیخانە بووین دەزانی چۆن دڵنەوەی خۆمان دەکردەوە لە ڕۆژنامەکان وێنەی جادە و کۆڵانەکانمان لێ دەکردەوە سیرمان دەکرد چی گۆڕاوە و چی زیاد بووە خراپترین لایانی لە بەندیخانە بوون ئەوەیە لە هەموو گۆڕانکارەکاندا دەبڕێ و پوشی شۆک دەبی کە دەیتە دەرەوە باسی جادە و کۆڵانەکان بکە بۆ خاو وەک هاوڕێی خۆت قسمەتی بکە لە تۆ پیاوە چەندە خۆش دەوێ دەکرێ بێم خاڵۆ لە باخچەکە کەمێ پیاسە بکەین باشە دەی تا شۆرباکە تەواو نەکەی قسە ناکەین ئەلی حەز دەکەی با ئێوارە یەکتی ببین باشە باوکە دەبێ و شۆربایە بخۆیت زۆر جوان دەرچووە ئێمە دەردەچین علی باوکە تا دێینەوە شۆربای دەبێت تاوا کرد بێ دواتر لەگەڵی ڕێکەوە باشە ڕێک نەکەوتین بەڵام با بڵێن ڕێککەوتین بچم باشە کچم بۆ خاتری من ئازاد باسی کرد دەتەوێت دەربارەی کەنعان لەگەڵ ڕامیز قسە بکەی لەبەر ئەوەی خاڵۆ تەواو دەیناسێ بە هەر حەڵ گرنگ نییە باش دەیناسێ
ئەوانەی باش دەیناسن تەنها ڕامیز نییە. دەتەوێت چی بزانی؟ هەموو شتێک. دەمەوێت بزانم ئەو چۆن پیاوێکە. کەنان بەڕوخسار گەنجێکی سەرنجڕاکێش و بەزەوق و بەڵام چەند زیاتر بیناسی لە شتێکی تێدەگەی. چۆن بیڵێم لە زەوقە پیسەکانی کەنعان تێدەگەی. بە فێڵێکی بچوو هەر کاتە بێوێ دەتوانێت تۆش بکاتە هاوبەشی زەوقە پیسەکانی. پیاوە کاتی نانی بە دوو ئاوێنە یەڵە کەمێ سپۆرت بوو. ئێستا پەرپوتێ بەیەک ئاوێنە چۆن سپۆرت دەبێت؟ تۆ ئاوا دەڵێیت بەڵام شتێکیش هەیە. ئەو پیاوە پێشەوەی ژم بێنێ بە یەک ئاوێنە خۆی دەڕازاندەوە، بەڵام ئێستا بە دوو ئاوێنە ئینجا و پەرپوتێ لێ دەرچووە. فروت خۆش بێت سەیری من دەکاتن وەکو تۆ ئەوە پەرپوت نیم کە کەس قسان بۆ نەکا. ئەوە سەیری چی دەکەی بچکۆل؟ هیچ. خۆ جوانێکت نییەوە لە خەڵکی دەکات سەیرتکەن لەبەر بێسەر و بەریە خەڵکی سەیرت دەکەن. کاکە ڕاکە خاتون نەرمی شتێکی بەسەراتوە. با پێت بڵێم دەزانم مەناقل لە پووری منداوە منیش زۆر گەڕاوم بە دوای پورت بەڵام نەمدۆزیەوە چی بکەم؟ سیونە نیو لەوانەیە تووشی گەشتێکە. ئێدا چ دەبێ؟ دەرمانی بۆ دەنووسن چاک دەبێتەوە دوای 3-4 ڕۆژ هەڵدەستێتەوە سەر پێ. 3-4 ڕۆژ؟ خراپ سەرمای بووە خوا بکە ئاواز و هەستێتەوە. کاکە بۆ تێکچووی؟ داوەتێکی تایبەتیم کردووە. حاکمەکانم داوەت کردووە. پێویستە جەوێکی خۆش دروستکەین. تاوەکو ئەو کارێک کە تێکەوتون زۆر نەخایەنێ. ئێمەش خۆشی دەکەین. هایچی ڕامیز بەیانی کە ئەوان دێن چێ دێتە سەر شانۆ. سەلما با سەلما بێینە سەر شانۆ کاک سەعید یانی ئەو بێنن. سعید ئەتەوێ بە قسەی مناڵێکی دەمڕوتی ئاوا کچەت چیمە لە شوێنی من دێنیتە سەر شانۆ سێریکی من و ئەوکە تەنانەت بۆ حاڵشمەوە توانم زۆر باشتر گۆرانی بڵێم لە چاو ئەو کچەت چیوە. ڕاستە سەلما بێئەزموونە. هەموو خەڵکی خولیای دەنگی سەلمان کاک سەعید لە ڕۆژنامەیەکیشدا نووسراوە کە سەلما هونەرمەندی گەورەی داهاتووە. بەڵام هێشتا و مناڵە. کاک سەعید با کەس هەڵە تێنەگا خاتون نەرمینیش دەنگی خۆشە بێگومان بەڵام سەلما بچووک نییە گەنجە 10 ساڵ لە خاتون نەرمین گەنجترە واتە دەقات جۆش و خرۆشی زیاتر دەبێت لەسەر شانۆ. حاکمەکان مێشکیان بە کۆبوونەوە داواکاریەکان ماندوو بێتاقەتە حەزیان بەبینین شتێکی زیندوو پرجۆشە مادام بە تایبەت داوەتکردوون یەکەوایە بە جەوێکی تایبەتیان بۆ دروستکەین شوێنێکی ئاوا گەنجانە و پرجۆش و خرۆش. ڕاستەکە ڕێکخستن ئایدی تۆیە شتێ بکە بزانم با ئەو سەلماش تاقی بکەینەوە. من دەچم بە کچە تیمەکە دەڵێم. بۆچی وەک مرۆڤی ئاسایی بە فڕۆکە نەڕۆیشتین؟ ئیزعاجە هەموو شتێک بۆ تۆک لە عاپە وایە وانە؟ هیچ بربەستێک لێ بەردەمتان نییە؟ وانە گیانە ئیلا هەر دەبێ ببێ. چییە؟ نازانم هێشتا پێی نەگەیشتوم. ئەی لێی پەشیمان بوویتەوە؟ ئەو شتێک کە پێی دەڵێن ویجدان فێڵەکە لە خۆمانی دەکەین ئەیشان. ئێمە دەزانین چیمان دەوێت بەڵام کاتێ بەویستی خۆمان گەیشتن دڵمان گومان لە ویستە دەکا وامان لێ دەکات پەشیمان بینەوە. دەزانیم بە هەوپارەیە چیم کڕی
سەربەستیم ئەو یاریە ویستم ئەوم کڕی و بەهۆی و توانیم یاری بکەم توانای مرۆڤ بوونم کڕی مرۆڤایەتی شتێکی ئاوایە ترساوی بە جۆش و خۆش بوویت مەراقت کردووە کەنعان بەقەدەر تۆ پارەم نییە بەڵام ئەو سەربەستەی تۆ باسی دەکەی من لە تەمەنی 15 ساڵدا لە ژوورێکی پیسی ئوتێلدا بەدەستم هێنا منت ڕازی کردووە منت ڕاکێشاوتە لای خۆت قەت ئاوە بیر لە من مەکەرەوە باسی ئەوە بۆ من مەکە چیت پێ دەکرێت ئەگەر دەتوانی پێشانی بدە کاپتان ڕۆتان دەیگۆڕین بەرەو ژمارە 4 بێ زەحمەت ژمارە 4 مانای چییە؟ هەروەها گەر بکرێ کە دابەزین ئەم کاغەزە بگەینتە دەستی جەنگیز خراپ نییە ئەزەل ئەرە تۆ چیت بەسەراتوە تۆ هەمیشە قسەی عەقلانیت پێخۆش بووە بۆ ئێستا گوێ ناگری هەمان شتمان ناوێ عەلی های تۆ چیت دەوێ یەکەم جار یوسف دواتر کایە دواتر کەنعان بەم شێوەیە من ئەوام دەوێ تۆ وا دەزانەگەرە ژمێری ئیتر پێویست بە ئامۆژگاری و پیرە پیاوانە نابێ هیچ نەبێ وا پیشامەتە کە تۆ ناتەوێ چەندی ساڵەوات کردووە ئێستا ژواب بکە براکەم یاری بکە ئەوە ڕامیس بڕ ئەشمان بکەوە لە قسەکەی قسەکانی من هیچ نرخێکیان نییە ئەزەل بیرۆکەکانم هیچ بەهایەتیان لات نییە کوڕەتی پێ بڵێم یاری بکەم نا ڕاستی بڵێ بەڵێ من بیرۆکەی خۆم لە بیرۆکەی هەمووتان بێ باشترە چونکە من باشترە و جۆرەستانە بیر دەکەمەوە ئەمە ڕاستەکەیە باشەی هاوڕێتەکەمان لە شوێ کاکە ئەی عەلی کاکت نەبوو و کاکە بۆ چێ چوو دەمەوێت تەواو بێ تۆ دەزانی من لە چاوەکانی تۆدا چی دەبینم حەز دەبینم حەزێکی وەکو ئەوان پیاوێک دەبینم کە دەیەوێت بێتە ڕێبواری هەمان ڕێگا هەستا ئەزەل هەستا من لەو ڕۆژەوەی لەدایک بووم ڕێبواری ئەو ڕێگایەم ئەو ڕۆژێک کە باوکت تۆی بە قورئانی پیرۆز ئاشنا کرد مامە منی بە تۆپلی و دەمانچە و شتانە ئاشنا کرد کەوایە بڕۆ بۆ خۆت لە شوێنە شتری یاری بکە کوڕا 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 وام لێ مەکە بڵێم تۆڵە و مۆڵە و شتانە هەم کراوەتە برە تۆ بۆ چۆن دەخۆ بەرشتی ها خۆت منت خستە ناو کارەوە ئێستا من بۆ لێرەم ها شەرم هەڵگرم لە دەست خۆ بەرشتی تۆ من خۆ بەرشتم کوڕا هەی بیاکی مات چیت لە من نەکرد شۆڕە ئێوە هێشتا من لە ڕێگەی بیشایڕە دەکەم تا ئێوە هیچتان بەسەر نەیە ئەزەل هەموو شتێک هەر تۆڵەی تۆ نییە هەموو کەسێک هەر پیاوی تۆ نییە ئێمەش لێرەی ئێمەشتی جیاوازترمان دەوێت جیاوازتر لەوەی کە تۆ بۆ ئێمە دەوێت ها یانێ دەتەوێت وەکو ئەوان بی دەتەوێت وەکو یوسف بی ڕاستە کرا دەتەوێت وەکو ڕامیز بی بەڵێ دەمەوێ بەڵێ دەمەوێت وەکو ئەو بم دەمەوێت کوڕا قسەیەک هەیە دەتەوێت وەکو هەشتا شەڕایان دەبێت کە ئێستا پشتێن بە دیوارەوە ناوە ها دەتەوێت لەو کەسانە بی کە خۆشەویستانیان دەکەنە بەترچێوە لەو کەسانە بۆ بەرژەوەنی تایبەتی خۆم کەسم خۆش نەوێ ئەوانە قسەی من نین کوڕە ئەزان کوڕە تۆ ناوێت شەی ڕووی قسەکە بکەی نۆک لە ناوچەوانی دۆستێکی لە بەسەر بێ ئەوە حاڵەتی دای تۆ ئەزان ها ئافەرین براکەم پیسایەکی باشت خوارد ئێوە چی دەم دەکرد لێرە من لیستی شتومەکە نوقسانەکانی مەتبەخم هێنا تاوەکو بچمە بازار بیان کڕم هەر تەواو نەبوو با بچینە ژوورێ تەواوی کەین وەرە با من بتگێنم بۆ خۆم لە سماولا
سەریکە بەڵکو لێی تێ بگەی. خێرە کاکە عەلی چی هەڵەیەکی کردووە؟ تۆ لەگەڵ خەزەبی خوا هەوڵ دەدەی چی دەبێتتر؟ خاڵەوتی ئەزەل ڕازیکە. ها خاڵۆ ئەزەل لێک زیابوونەتەوە کەس ناتۆ. ببورە کاکە عەلی بەڵام وازە لە ڕازیکردنی ئەزەل بێنە. تەفۆ ئێوایە دەزانم بۆ ئێوا دەڵێم ئەزەل و ڕامیز کڕ و باوکن پچێ نێوانیان بۆی کار بکەی ئەزەل شێت دەکا خاڵۆش بۆ خۆی پەککەوتەیە. گوناحە کوڕم پەکەتە چی حاڵی چی؟ تۆ بە بەڵام تۆ جۆ بگرە کارکردن لەگەڵ خاڵۆ زەحمەتە مێشکی ئەو جیاواز کار دەکا بە تۆدا خواردنێکی بۆ ئەزەل نردووە. ئەزەل و خواردنە ناخوا تفی تێ دەکا. ئێستا تۆ بەتەمای چی؟ ها؟ تێگەیشتم و برایەوە باش لەگەڵ سیخڕۆکە سەرگیری دەکەم. کاکە عەلی ئەو کەسەی خیانەت بکاتە فۆزارێکی تریش دەیکاتەوە ها دواتر زارێکی تر زارێکی تر و زارێکی تریش. سەیری ئەوەکە کاری نییە بەستوڕەکردنی تۆفیقی منە. ئەرە تۆ شتێکی ئەو پیاوەت خۆش دەوێ؟ ئەرێوە چیوت خود بۆ مێزانەوە گتۆن دە پاچیان دەکەیەوە ڕنگتان لە بەرنێژ. نازەم چ شتێکی. ها یعنی خۆشت دێ؟ پرسیارە سەرچیەکە ئەو هەز بەچی دەکا؟ نازانم بەڵام هەمیشە بە دوای تۆوە بوو. بەڵام دواتر وتی کە پێشکەمێک شتێکی وت ئەگەر چی ئەو نێوت ئەزەل وتی بۆ پاراستنی ئەو. ئێستا قسەشم لەگەڵ ناکە. چزانم مێشکم تێک چووە. سەیری کە چەند جواندانە بەدانا دێنە ژوورەوە بۆ خۆیان. باڵە تێگەشتی کاک عەلی من بەوە کارچی شارستانی هاتوومە تێرە. بوو بە خۆت شارستانیەتت چیت دەوێ؟ سەرسەبەتە چت دەوێ؟ بۆچی باڵە تێگەیشتی؟ من هاتوومە تاوەکو ئەم نامەیە بگەینی بەدەستی خەتۆ ئازاد کاک عەلی. تەواو عەلی هێشتا تێنەگەیشتی. من بۆ خۆم کێشەی خۆم چارەسەر دەکەم. پێویست بەوە ناکە کەس بم پارێزێ. ببوورە خانمە بچکۆڵە کەنعام بەک تکات لێ دەکا ئەو نامە بگەینی تە دەستی خەتۆ سلما. دایکم دەکرێت دانەیەکمان لەمە بدەیتێ؟ زۆر سپاس. پێدەچێ هەمیشە خۆت دەویستی خۆت بکڕی. بۆ خۆم نەیکڕم ئاوا دەمێنمەوە کەسم نییە. دەستخەتەکەت باش ناخوێنرێتەوە ئەمە چی نووسراوە؟ پەنیر تکایە پارچەیەکی بچووکمان لەمە بدەیە؟ ئەی چێ بۆ تۆ پێداویستەکان دەکڕێ؟ وەڵڵا لە ماڵەوە خواردن پێ دروست ناکرێ ژیانی ساڵتیە. زۆر سپاس. ئێمەش ساڵتین بەڵام بۆ خۆمان خواردنی خۆمان دروست دەکەین. باشە. ئەگەر لە ماڵەوە بۆ خۆت خواردنی خۆ دروست کەشتێکی تەندروستە ئەیوانە؟ ها؟ بەڵێ. لە دەرەوە لە کوێنان دەخۆی؟ وەڵڵا هەر کوێ ڕێکەوێ شوێنەکەر دەبێ. زۆر باشە. هەندێ وەرم بەرزی دەڕۆم دواتر کە دێمەوە جەماعەت وازان داخۆ چمە چ کارێکم کردووە لە کاتێکدا من چۆم بۆ پیزای نەفیس. ئەوێ پێدەزانم خۆشترین پێزای لێیە. کام زۆر؟ سێزار. ئێوارە دەچماوێ؟ پێزایەکی سێزارم لەگەڵ خۆت بۆ بێنە. باش. ئەمڕۆ دەوامم بەیانیانە. ڕاستە. ئێوارە بە ئیسراحەت لەگەڵ کچەکان دەیخۆین.
ئەوە کەوایە با بۆ تۆش پێداویستی بکرێن ها باش جەوێکی خۆشە ها مردم لە چاوەڕوانیدا کار پەیوەندی پێوە بکە حەز دەکەی شتێک بڵێ؟ لەبارەی چی؟ ئاخ لە دەستۆ هیچ با بە هیچ. خێرە ئەو مشەوشێ چییە ها؟ کە ئەدەناسی وانە پیاوی کەنعان سەرێکی لێماندا. هاتبوو کۆکتەلێکتان لەگەڵ بخاتەوە؟ نەخێر ئەو نامەی هێناوە. دەبێنە؟ بۆ تۆ ناباوکە کەنان بۆ دایکمی ناردووە. شەو شتی وانە دەوێت چای بەدایکی ئەو کچە بکەوێت کە هەوڵیدا قسەکەی بکوژێ من بچمە و حەیوانە ببینم ناکچم نا تۆ ناچی چونکە دایکت دەچێ. چی؟ وەڵا هەرەوە مابوو یعنی تۆ ڕازی چایەن بە یەکتر بکەوێ؟ نا دایکت ڕازیە چاویان بە یەکتر بکەوێ. ئەو جارە تێگەیشتم چونکە کچم من ئەو نیگایی وا لە ناوچاوی دایکت دروست بووە پێشتر بینیومە. بۆچی دایکە؟ ئەگەر باسیشی بکەم تێناگەی کچم. شتێکی لە دایکم کرد؟ کەنعان ناتوانێ هیچ شتێک لە دایکت بکات. ئەوەیان باش دەزانم. باواش بێ تو هەر ڕێگەی پێمەدا. ئەوەشیان باش دەزانم کچم. ئەوەش باش دەزانم چونکە دایکی تۆ سەلما هۆنەلە. حیساب بۆ هیچ پیاوێکی دێوەزمە ناکە. لە کۆتاییدا ئەو شتە دەکا کە دەیەوێ. دایکی تۆ کچم سەلما هۆنەلە. دەمێ بیر نەکەمەوە بڵم شایانیان بوو. بەڕای تۆ چی دەکا؟ خۆی بە شوێنێکدا کردووە کچە باوکی خۆی کوشتووە. ئەرێ بە دوای داناچی وانە؟ ناچم پێویستە نەچم. ئەیشەن و باوکی سەیری ئەو چیرۆکەکە چیان بەسەر تۆ هێنا؟ بەڵام سەیرکە ئەها کچە بەدەستی خۆی باوکی کوشت. ژیانم نی فەوتان دایکم باوکم ئەو هەتیوە برایمی کوشت. ئەوە تا وەک سەی تۆپی فرەماندا ناو پیساییەوە بەڵکو شتێک بگۆڕێ؟ پێویستە بگۆڕێ. هەر دەگۆڕێ وردە وردە شتێک دەگۆڕێ. بەو نمونە وەکو چی؟ کورە سوزانم یانی گیانم دەوێ بگۆڕێ شتێکی جیاواز بکە. دەمەوێت کە بەیانە هەستامەوە تەمبەڵی بکەم. ژیانم بیرکەوتەوە کاکە عەلی. شانم نییە؟ های های
ئەی چی ئەی مەسەلەکە کچە و شتانە نییە لە خۆتەوە قسەی بێمان نامەکە بێگومان ژیانی بیرکەوتۆتەوە کوڕم کەوت ژیانم بیرکەوتۆتەوە یەکسەر هەستم بە شتێک کرد قابلە من تێنەگەم ئەو مانای وایە کەوتە داوی کچێکەوە چێە بڕۆ سەربابەتەکەی دیکە یەکێک لە کارمەندەکانمانە چێە لەگەڵ ئازاد نێوانتان چۆنە باش نییە بانەچین سەو بابەتە هاوارکەم بابە ئەو بابەتە مەکەوە شتێک لێ بڵم کاکە عەلی نا ئازاد لە ئەزمەدا ئەو کچە لای خۆمان دۆزیمەوە بە چای خۆم بینیم چەند بە نازی پێ دەکەنین بەڕاستی بێگومان ئازادی ژووتی ئازاد چی وت نازام ناوی دادە بوو ئەو دەبوو چ بوو بادە کرێ سەر کە چۆن لەسەر زمانیەتی ناوی دەڵم کورێ لەسەر زمانی چی شتێکت پێ بڵێم چییە گەیشتین چیت دەوێ؟ هاو باش داوای یارمەتیکی بچووکی لێ دەکەم پێویست بە دڵی ناکە ئێمە مشتری باشین بۆ کارەکەی تۆ بە کورتی بێبڕەوە پێویستە ئیشان بدۆزمەوە دەنگێک لە ناخ مۆدەڵەکان ئەم پێش من دەیدۆزێتەوە من لێرە 50 کار لەسەر و جێلاکم کۆبووتەوە سەرخاڵم بۆی دەڵم گەر تۆ چاوێکت بخەسە ئەسە کەنعان بزانی چی دەکا بەڵکو ئەوە بتوانێت ئیشانیش بدۆزیتەوە دەیکەی؟ ئەلو تەمووس دەی باسی ئەو عەلی وەزەلە بکە بە شێوەیەک باسی بکەکە دڵم ئاو بخواتەوە بە لە تۆش بێزار نەبم لەم کارەدا سوودبەخشێکی گەورەمان هەیە چییە؟ من ئەوان باش دەناسم ئەو ئەزەل و عەلیە چەندی لێیان بدەی هەر هەڵدەستنەوە گەر بە تەواوی لێیان بدەین ناتوانن هەڵستنەوە گەر بە تەواوی لێیان دەین ئاخر میلێت هەڵدەستێتەوە نازانم ئاگات لێ یان نا دوو کەسی زۆر خۆشەویست نین تۆ کەنعان بەحسی زەلامان بکە ئەوەش ڕێگایەکە بەڵام منیش ڕێگای خۆم هەیە تەنها یەک شتەیە بتوانێت عەلی و ئەزەل تێک بدە عەلی ئەزەل لێک بکە بۆم ڕوون بکەوە عەلی بە درێژایی ژیانی هەمیشە دووەم پیا بووە ئێستا گەر دەرفەتێک لە بەرامبەر خۆی ببینە هیچ دوو دڵی ناکە یەکسەر دەیخۆزێتەوە ئەزەل کارەکانی بە جۆرەی ڕێچکەی خۆی دەکا بەڵام گەر عەلی دەستی بخاتنە ئەو کارانەوە ئەو کەستێ نقم دەبێ ئەوان باشترین هاوڕێ یەکترینین کاک یوسف لە باشترین هاوڕێ باشترین دژمن دەردەچێت باوەڕم پێ بکە حەز دەکەی شتێکی ئاوات هەبێ؟ ئێمە چامان لە شتی زیاترە بازارە ئەو ڕێکەوتن نامێ مۆرکەین ڕامیز کوڕەکانی تۆ دەڵێی ژەهرن نمونونەکانیان تەواون لە بەرەوەیە کاکە خاڵۆ پێویستە نوقستانەکان پڕکەینەوە کارەکە لە یوسف دەستێن بەڵام بەبێ کەنعان چۆن بیکەین چۆن پەیوەندی لەگەڵەوانەی سەرەوە گرنتی بکەین زەحمەتە ئەو پیاوە لەوێ لەگەڵ هەمومان دۆستە وەکو ئێمەی زەمانی کۆن بۆستنێک دەقا باباڵە لێک دەگەیشتنێک ڕوونەدا مەبەستی ئێمە دروستکردنی کۆسپە لە بەردەم کەنعان یوسف بۆ وەرگرتنی ئەو کارە یانەوەتە بۆ خۆمان کارەکە بکەین جیاوازی چییە؟ جیاوازی ئەگەر ژێرەوەی ئەیر هەرکۆڵین گەرمانەوە کارە لەوان بستێنین ئەوە پێویستە هەفتێکی دڵخۆمان بگرین و چاوەڕێ بکەین تێگەیشتم باشە ئەگەر یوسف لەم کارە زەرەر بکە ئەی چێ قازانج دەکە؟ ئەزەل بۆ ئەوەیان چی دەڵێ؟ دوای قسە دەکەین کاکە بۆ ئەمەیان پیلانەکە ئاشکرایە دەبوەستە ڕۆڵە بە ئەو برادەرە قسە بکە بڵێ
دەکرێت زۆر لە یوسف بکەین بەڵام ئەگەر لە دەرەوە بیهێڵینەوە با زۆری لێ بکەین کارمان لەگەڵ بکە وەڵڵە هەرەوە مابوو بۆچی برا ئاواش هێز بەدەست دێنین ئێمەش پارەمان دەست دەکەوێت مەبەستەوەیە وانی عەلی ئێمەش بەهێز دەبین چ خراپێک لەوەدایە ئەو بچکۆڵە ڕاست دەکات کەوتە بەردڵم خاڵۆ دەڵێم با بیرێک لە قسەکانی عەلی بکەینەوە خوارزە ئەگەر بەیەکەوە بین بەیەکەوە قازانج دەکەین لەگەڵ کەنعان کار دەکەی خوارزە من هەمیشە بیر لە دوو هەنگاوی دواتر دەکەمەوە وانییە وەک ئەوەی کە هەمیشە فێرم کردووی ئەزەل هەر کەسە کاری خۆی دەکا و شتریش فێر کردم خاڵۆ ئەو کارە کۆتایی بێبێنە کەستم فێر کردووە وەکەوەی قسەمان کرد ڕاشکاوانە بە یارمەتیتان عەلی بڕۆ دوای ئەو کوڕە بکەوە بەشک و هەوڵ دەی ڕازی بکەی ڕازی کە دەی هادەی ئەیشان وەڵام دەوتکە پێویستە لە شوێنێک یەکتری ببینین هەڵەیەکی بچوو کراوە لە لای منیشەوە چۆن بتوانین ئەو گرێ ئەوانی پێکەوە بەستەوە بیکەینەوە یوسف لە منی پرسی منی شوتم باڕای کەنعان بەگە وەرگرین هاتنە گۆڕی مەسەلەی ئەو دوانە سوودی بۆ کارەکەمان هەیە دواتر هەمان شتمان دەوێتەوە ئەزەلمان پێ بدەن ئەریکان عان تۆجێت لەم نا نەخێر گوێت لێ ناگرم یوسف ئەمانە کێشەی تۆن متمانە بە چەنگیز مەکە لەگەڵ نەزم شەڕ مەکە ئەزەلیش دەفروت و ناکە کایە دەکرێت دوو دەقە قسە بکەین ئەرێکان ئەن تۆ چی دەکەی بۆ خاتری خوا دەڕۆم پێویستە شتێک بۆ کەسە بڵم کە ڕۆیشت نازانم کە دەبۆسە بیکەینەوە ئەزال ئەزال کورە عەلی ئەزەر شێت بووە دۆزیمەوە یعنی کەنعان بیرکان لە ڕاستیدا من دۆزیمەوە دەی ئەوە بابەتەکە نییە ئەزەر پێلێنەوە دەچێت بەرەو ئەمنترین و نهێنیترین شوێنی ئەو پیاوە هەموو نهێنیەکانی ئەو لەوێن بە تەنیا خۆی لەوێنە یعنی سێ چوارێکی وەکو ئەویش لەوێن بەرەو تووڕەکردنی ئەوان دەچین زۆر خێرا دەڕۆین کورە ئەزال بۆ تۆ شێر نەبووی بۆ خۆت با دەزانی دووبارە بەرەو بەهێزترین پیاو دەڕۆی کێوە دەچین بەپێ خۆمان دەچینە دۆزەخ من هەناسەم تەواو شتێک بڵێ کاکە عەلی لە من نا گوێ لە تۆ دەگری باوکە مەڕۆ خۆت بە کوش دەدەی ئەزال دەتەوێت بپەڕیەوە ژوورێ ئەو پیاوە کۆتاییت پێدێنێ ئاخر بۆ بۆچی براکەم بۆ هەر نا بەڕاستی پێمان بڵێ بۆ دەچی ئەیشان لەوەیە ئەگەر ئەیشان ئەو کوڕی نەفەوتان بە من مەڵێن عەلی ئەو کوڕە بە کوش دەدا خەریکە دەبورێمەوە لەگەڵ ئەو گۆرانیە باشە مادەمەرە بێکەوە بێڵێین نا ئەوەندە متمانم بە دەنگی خۆم نییە ناگیانە باسی دەنگ ناکەم بۆ مناڵە هەڵەپاسی نەکردووە ئەوەی بکەنی ساڵ
مادەم وایە گەڕا لەسەری بێ گۆرانی یەکەم یەلبوومی داهاتوو بەنا ئەشم دەبێ نابانای ئەلبومەکە ئەیشان بێ من پێش ئەوەی ناوەکەی خۆم بگۆڕم پێویستیم بە ڕخسەت دانی پێدابنێ بەبێ کەسی خۆشی لێوەرناگری هەموو شتانی لەو بەری هێڵەکەیە هەموو ئەو شتانە هەرچەند جوانیش بن خۆشی و ڕابواردنەکانتان هەموو ئەو شتانەی کە حەستان لێ کردووە بە تەنیایی چێژی لێوەرناگری دانی پێدابنێ هەموو شتێک لە جێ خۆیەتی هەموو شتێکم کرد خۆشی جەماعە لە جێە جەماعە چونێتە جێوی خۆیانەوە بەڕاستی وا دەڵێ کاکە خورە بەسەوە چەندەمی جارە ئێمە گوڵەکە دەنێرین کچە لەندە بۆ کەسێکی تر نەکە ئەوە چی ڕوو دەدا لەوێ کاکە گرۆ خۆ تۆ لە ئەزڵ و پارەیدانی تۆ چی کوا نەرمین وەرە خوارە با نەرمین بێ یەک دونیا پارەم بۆ گوڵانداوە هێزەوە دەبێت زەردەخەرە بۆ ئەم بکەی تێگەشتی دەبێت لەنجە بۆ ئەم بکەی تێگەشتی تۆ لە چ کنارە کاتووی دابەزە لە سەشانەوە یەک وشەیتر لە دەمە دێتە دەرەوە سەر و چاوت کرد دەکەم وەرە هێشتا زۆر گەنجی پێش کەمێک تۆزێک دەلەرزی ڕاستە کەمێ دڵم کەوتە لەرزە بەڵامی ناوێ دڵلەرزیم خەلاوە ئەفەندێک لە دەرۆ چاوەڕێتە میوانی تۆیە هەموو میوانەکانم لێرن کێیە ئەزەل بەیرەکتار Ve sağ çıkabilmek senin fikrimlerinden بێتەلەکەی پێ بدەن من زۆر لەو دیمەنانە بێزار بوومە ئەزەل تو هێشتا بێزار نەبوویت پیرۆزبایت لێ دەکەم شوێنەکەمت دۆزیەوە بۆچی نایدە ژوورەوە
ناتوانی بیتە ژوورەوە چونکە ئێوە لە خوارەوەن چونکە ئێوە لە دەرەوەن دیوارێکی ئاوها لە نێوانماندا هەیە گەر بشتانەوێ ناتوانن بێنە ژوورێ گەروانیە فەرم و هەنگاوێک باوێنە ناو دنیای من مەترسن وەرنە ژوورێ نایەتە ژوورێ چونکە ناوێری ئەیشان لەوەیە هەرێ دەبوو ئەستا ئۆتۆمبێڵەکە بۆ شوێنەی ئۆتۆمبێڵەکە بۆ شوێنە گەیشتینە شوێنی وەستانی تۆ شتێک کاتە عەقلیان بێڵێ من دەڕۆم کاکە عەلی ئەوە چ حاڵێکی هەیە با بیبینێ ها باش کەسێکم لەلایە پێویست بە ناوەکەی ناکەم حاکمی ئەو بابەتەیە هەندێک زانیاریم لێ وەرگرتووە پێتان دەدەم باو مناڵە بڵێ بچێتە ئەوێ پێی بڵێ خاڵۆ بە من دەڵێ با بچێتە ئەوێ باو مناڵە بڵێ کەنعان پیلانی هەموو شتێکی داناوە هەموو شتێکی 4x4 کردووە پێدە بیگرێ خاڵۆ بۆ خۆت پێی بڵێ پێی بڵێ پێی بڵێ باقەلە نەکە ڕێگایەک هەیە ئەوە دەڵێ ڕێگایەک هەیە ڕێگایەکی هەیە چونکە لای ئەو جۆرە پیاوانە ڕاستی مەسەلەکە لەچونە ژوورەوەی تۆدا نییە ڕاستی مەسەلەکە لە نەهاتنە دەرەوەی ئەواندایە ڕاستی مەسەلەکە چییە؟ نەهاتنە دەرەوەی ئەوانە بیستت کوارزە مەسەلە لەسەرەوە بوون نییە چونکە تۆ لەو کەسانەی کە لەسەرەوە بەڵام بەو ڕادەیە سەربەزنی کە بری لێ دەکەیتەوە ڕاستە لە نێوانماندا دیوارێک هەیە چونکە تۆ لە ژوورەوە دەرگان لەسەر خۆت کرینداوە هەرە ژوورەوە زۆر تاریک نییە کەنعان تۆ خۆ لە ژوورەوە ناوە چونکە ئێمە زۆرین تۆ کەمی نابێ لێرە نابێ ئەویش خۆی ئەمە باش دەزانێت کە لێرە نابێ تۆ لەم کۆریتە بچووکەت بەهێزی بەڵام لە دەوروبەرت لە هەموو شوێنێک ئێمە بەهێزی وا بزانم کەسێک بانجی پۆلیسی کردووە میوانەکان بەڕێکە
دەکەیت لە نێوانماندا دیوارێک هەیە کەنعان لێ تێپەڕبوونی مەحاڵە بەڵام من لە هاتە ژوورەوە ناترسم دانی پێدا بکەیت تۆ لە هاتەندەرەوە دەترسی